ڕۆژی هەینی ڕابردوو بە ڕۆژێکی مێژووی بۆ شاری کەرکووک ژمار دەکرێت کە لەو ڕۆژەدا سەروەری گەورە بۆ شارەکە تۆمار کراوە لەم شوێنەدا کە قەڵای کەرکووکە پێشمەرگە دێرینەکان داستانێکی ئەو شێوەی داستانەکانی سەردەمی شاخیان تۆمار کردووە بەڵام ئەم جارەیان بەرامبەر بە تیرۆریستانی داعش بووە. دیارە هەر لە سەرتاوە ئەو پێشمەرگە دێرینانە هەر هەمویان بەبێ ئەوی تەلەفۆن بۆ یە کەسێکیان بکەین هەمویان بەپەلە گەیشتن ئێرە تا سعات پێنج گشتیان لێرە ئامادە بوون. زۆر ڕۆ لە جۆمێرانیان بینی زۆر بەڕاستی دەورێک قارەمانیان بینی بۆ خۆیان لەکەیەکە بەبێ ئەوی خاوەن تەجروبە و بە ئەزمون بوون شوێنەکان دابش بوون هەموو شوێنەکانیان گرت بۆ ئەو شوێنەی بە کەڵکی ئەوە هات کە شەڕی تا بکرێ گرتبیانیان. ئێمەی پێشمەرگە هەردەم سمبولی ڕێگای ڕزگاری گەلەکەمان بووینە و لە سەرتاوە نەمان هێشتووە کەرکووک بکەوێتە ژێر دەستی ئەو شەمچەمە کوێرانەی داعشا کەوا هاتوونەتە ناو شاری کەرکووکەوە. ئێمە بەردەوام لە خزمەتی کۆمەڵانی خەڵکی کەرکووک دەبین و پارێزگاری لە نەوەکانمان دەکەین کە ئەم ڕووداوە بوو بەیانیز و تەلەفۆنمان بوو کراو گەیشتین ئەم جێگایە. هەموو پێشمەرگە دێرینەکان هەموو لێرانەوە بە چەکی بیکێسی RPG قەناس هەموو چەکێکمان پێ بوو هاتوون دیفاعمان کردووە. ئێمە زۆر سوپاسی خەڵکی کەرکووک شەکەین کە چۆن بەدەنگمانەوە هاتن. بەڕاستی ڕۆڵی هەموو پێشمەرگە دێرینانی کە لێرە 6 بریندارماندا شەیدێکماندا کاکە خورشید کە لێرە شەید بوو خوا ئافریکا ئەو پێشمەرگانەی کە هاتوون ئەلێرە بە درێژاوی هەموو بڵێنبان قەڵا هەتا شوێنەکانی دیکەش بڵێن ئەو پێشمەرگانی هاتوون کە لێرە دەوریان بینیوە بەڕاستی دەوری قارەمانیان بینیوە. پێشمەرگە بەشداربووەکانی ئەو داستانە مەگەر خۆیان بتوانن سەروەری داستانەکەیان وەکو خۆی بژێرنەوە کە خەونی داعشیان لەسەر قەڵای کەرکووکەوە زیندە بەساڵ کردووە. چەکدارانی داعش هەڵیان کوتایە سەر بەڕێوەبەرایەتی پێشووی پۆلیسی کەرکووک لە ئاکامدا کەوتنە تەقەکردن و خۆتەقاندنەوە دوا بەدوای ئەوە کەوتنە تەقەکردن بەسەر قەڵای کەرکووکدا. ئێمە ژۆک و پێشمەرگەکانی بارگای کۆمیتە توانیمان ڕوبەڕووی ئەو چەکدارە ترسنۆکانە ببینەوە. لە کاتی بەرەنگاربوونەوەی کاک عەبدوڵڵا کۆشتی و کاک خورشید یەکی بلەوانی کە لەگەڵ ئێمە بوون لێرە کاک خورشید شەهید بوو و کاک عەبدوڵڵا بریندار بوو و سوپاس بۆ خوای گەورە توانیمان ڕوبەڕوویان بینەوە نەهێلین دەستیان گاتە قەڵای کەرکووک چکم مەسافەی چەند سەد مەترێک لێرەوە دوورن. خۆبەخشانە سوپاس بۆ خوای گەورە بە هاوکاری کاک ڕەفەت و کاک برا پێشمەرگە دێرینەکانمان کەوانش لەگەڵ ئێمەیان سوپاس بۆ خوای گەورە توانیمان قەڵای کەرکووک بپارێزین و نێلین شەمشەمە کوێرەکانی داعش دەستیان گاتە ئێرە. نەبەردی وازایەتی کەرکووکیەکان لە شەڕ ڕوبەڕووبوونەوەکانی 21 مانگە هیوایەکی گەورەی بۆ خەڵکی کوردستان و لەم ڕۆژە بەدواوە خۆری داعش لە کەرکووک بە یەکجاری بەرەوە ئەوە بوون ڕۆشتووە. عومەر غەریب، کورسات نیوز، سەرقەڵای کەرکووک.